دکتۆر خاموش ئەم کاتت باش؟ ئەو کاتەی ئێوەش باش. سەرۆکوەزیرانی عێراق حەیدر عەبادی دەڵێ کە ئەم ڕیفراندۆمەی کە سەرۆکی هەرێم ڕاگەیاندووە قانونی نییە یان یاسایی نییە، لەسەر چ بنەمایەک عەبادی ئەو قسەیە دەکا؟ بە دڵنیاییەوە قسەکانی عەبادی لەو چارچێوەیە دێت کە بۆ مەسەلەی ئەنجامدانی ڕیفراندۆمی سەربەخۆیی سەرکەوتوو پێویستە ڕەچاوی چەند خاڵێک بکرێت. ئەو خاڵانش خۆی لەوە دەبینێتەوە یەکەمیان دەبێت جۆرێک لە دانووساندن لە نێوان هەرێم و ناوەند هەبێتن، ئەو دانووساندنە بگاتە جۆرێک لە ڕێککەوتن و ئەزمموی وڵاتانی تریش کە هەڵساون بە ئەنجامدانی ڕیفراندۆمی سەربەخۆیی بە شێوەیەکی ئیلزامی بەو شێوەیە چۆتە پێشەوە. کەواتە ئێمە گەرمانەوێت ڕیفراندۆمێکی سەربەخۆیی و ئیلزامی ئەنجامدەین بە دڵنیاوە دەبێت لە سەرەتادا دەست بکەین بە جۆرێک لە دانووساندن ئەو دانووساندنش جۆرێک لە ڕێککەوتنی دەکەوێتەوە دەتوانین ئەو ڕێککەوتنە ئەو دانووساندنە ئەو ڕێککەوتنە نەبووە یان بووە سەر نەکەوتووە لە بینی هەرێم و ناوەند. لە ڕاستیدا وەختێکی هەرێمی کوردستان چوو بوو بە وەخدا لەگەڵ لێپرسراوانی بەغداش دانیشت بوون، بەڵام تاکو ئێستا یەک دانیشتن کراوە بە بڕیار وایە کۆمیتەیەک پێک بهێنرێت بۆ ئەوەی سەوباز لەسەر ئەو بابەتە بکرێت. سەڕای ئەوەش ئەو دانیشتنەی ڕێککەوتنێکی لێ نەکەوتەوە. ئێمە گەستەیری نمونەی وڵاتان بکەین دەبینین کاتێک سکۆتلەندیەکان ریفراندۆمی سەربەخۆیی دەکەن ڕێککەوتنامەی ئەدن برە لە ساڵی 2012 دەبەستن و ساڵی 2014 ڕیفراندۆمەکە دەکەن. ساڵی 2005 ڕێککەوتنامە نیفاشا لە نێوان باشووریەکان و باکووریەکانی سوودان دەکرد، ساڵی 2011 ڕیفراندۆمەکە دەکرد. کەواتە دەبێت جۆرێک لە دانووساندن هەبێت. ئەو وڵاتانەشی کە بەو ئاراستەیە تێنەپەڕیون بە دڵنیاوی کۆمەڵی گرفتیان دێتە پێشەوە. ئەو گرفتانش لە سەرەتادا خۆی لەوە دەبینێتەوە ئایا کۆمەلگەی نێودەوڵەتی چۆن مامەڵە لەگەر ئەو وڵاتانە دەکات کە تاکلایەنە هەڵدەستن بە ئەنجامدان ڕیفراندۆم سەربەخۆیی. دکتۆر خاموش کاتی باسی کورد و کوردستان دەکەین بۆ بابەتی ڕیفراندۆم و سەربەخۆیی کۆسۆڤۆ و سوربیا بیرمان دێتەوە. باشە کۆسۆڤۆ کە سەربەخۆی ڕاگەیاند و ئەو شتەی کرد ئەم هەنگاوی کرد دنیا هەموو دژ بوو کەچی سەری کرد. بۆ ئێستا بۆ کورد چاوەڕوانی ئەوە ناکەن، چاوەڕوانی ئەوە ناکرێت کە ئەم ڕیفراندۆمە سەری بگرێ و ئەنجامەکەی جێبەجێ بکرێت. تەمان بارودۆخی کۆسۆڤۆ جیاوازە لەگەڵ بارودۆخی هەرێمی کوردستان لەبەرچی لەبەر ئەم خاڵانی خوارەوە. یەکەمیان کۆسۆڤۆ بە بڕیارێکی نێودەوڵەتی لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە کرابوو بە هەرێمێکی نێودەوڵەتی، لەلایەن خودی نەتەوە یەکگرتوەکانەوە سەرپەرشتی دەکرا و بەڕێوە دەبردرا. لە هەمان کاتیشدا یەکێتی ئەوروپا چالاکانە کارەکانی خۆی لە کۆسۆڤۆ بەڕێوە دەبرد. سەرڕای ئەوەش کاتێک کە کۆسۆڤۆ هەڵسا بەڕاگەیاندنی سەربەخۆی ئەوان لە ساڵی 1991 ڕیفراندۆمێکی سەربەخۆییان کرد، بەڵام ئەو ڕیفراندۆمێکی ڕاوێژکاری بوو. لە ساڵی 2008 تاکلایەنە پەرلەمانی کۆسۆڤۆ بڕیاری سەربەخۆییدا، بەڵام ئەو بڕیاری کۆسۆڤۆ تێبینی دەکرێت کە بەر لەوەی هەڵسا بێ بەڕاگەیاندنی سەربەخۆیی پێشوەختە جۆرێک لە ڕێککەوتنی هەبوو لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا. بۆیە دەبینین ڕۆژی دواتری ڕاگەیاندنی سەربەخۆییەکە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دان بە سەربەخۆی کۆسۆڤۆ دادەنێن، لە کۆی 23 ئەوروپی 23 وڵاتی ئەوروپی دانی پێدادەنێن، لە کۆمەڵی G7 هەر هەفت ئەندامەکە دانی پێدادەنێن. لە ئێستادا 146 ئەندامانی نەتەوە یەکگرتوەکان دانیان پێداناوە، بەڵام ئەوەدانە ئەندام لە ناو نەتەوە یەکگرتوەکان لەبەر ئەوەی تاکلایەن ئەم کاری کرد. هەندێک کەس پێشبینی ئەوە دەکەن ئەگەر کوردیش هەنگاوێکی وانە ڕەنگە ئەو پشتیوانیە لێ بکرێت دوایەوە کە بڕیار بدرێت لەسەری بڕیارێکی کۆنکریتی بدرێت. خۆی پاڵپشتی نێودەوڵەتی زۆر گرنگە بۆ بڕیاری سەربەخۆی. ئێمە گەستەیری نمونەی وڵاتانیش بکەین و ڕفتاری کۆمەلگەی نێودەوڵەتی و ممارەسەی کۆمەلگەی نێودەوڵەتی ئەومان بۆ دەردەخات لە ساڵی 1945ەوە کە نەتەوە یەکگرتوەکان دامەزراوە تاکوی ئێستادانی بە هیچ وڵاتێک نەناوە تاکلایەنە کارێکی لەو شێوەیە کرد. بۆ نمونە کاتێک کە بەنگلادێش لە ساڵی 1970 لە پاکستان زیادە بێتەوە تا ئەو کاتی لە ساڵی 1973 پاکستان دانی پێدانانێ نابێتە ئەندام لە ناونەتەوە یەکگرتوەکان و ئەو وڵاتانی تریش بۆ نمونە قوبرسی تورکیا تاکو ئێستا تەنها تورکیا دانی پێداناوە. بۆیە ئەو وڵاتانی کە تاکلایەنە کارێکی لەو شێوەیە دەکەن گرفتی ئەویان دێتە پێشەوە ئایا کۆمەلگەی نێودەوڵەتی چۆن مامەڵەی لەگەڵ دەکات. کۆمەلگای ناودەوڵەتی ئێستا یان عێراق خۆی چونکە ئێمە جاری باسی عێراق دەکەن، عێراقیەکان رازی نین لەسەر ئەو بابەتە و پشتیوانی لێ ناکەن. ئەمە یەکێکە لە گرفتە سەرچەکان وەکوتم سەرەتا کۆمەلگەی نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ وڵاتی دایک دەکات وەکو ئەوی کە ناویان هێناوە لە فەقی قانونی دەولی. بۆیە ئەوان کاتێک کارێکی لەو شێوەیە دەکرێت ئەوان ڕاستە و خۆ مامەلە لەگەڵ هەرێمی کوردستان ناکەن وەکو دەوڵەتێکی سەربەخۆ. نمونەی
بەنگلادێشم هێناوە کاتێکە لە پاکستان جیابەوە نمونەی قوبرسم هێناوە تەنانەت هەتا خودی نەتەوەیە گرتوەکانش ئەنجومەنی ئاسایش بڕیاریشی دەرکردووە دەڵێت ئێمە مامەلە لەگەڵ ئەو وڵاتانە ناکەن بە تایبەتیش ئەوەی بۆ قوبرس کە لەبەر ئەوەی تاکلایەنە بەبێ گەڕانەوە بۆ قوبرسی یۆنانی کارێکی لەو شێوەیە ئەنجام داوە بۆیە گرفتی ئەومادێتە پێشەوە چەند وڵات دان بە هەرێمی کوردستان دادنێن تا ئێستا نەمان بیستووە وڵاتێک بڵێ ئێمە من پشتیوانم تا ئێستا بە شێوەیەکی ڕسمی تەنها ئیسرائیل ڕایگەیاندووە کە ئەو پشتگیری سەربەخۆییەکە دەکات لەوانەشەدان بە سەربەخۆی هەرێمی کوردستان دابنێ بەڵام ئەوە کافی نابێت بۆ هەرێمی کوردستان چونکە وەکووتم ئەمە پێویست ئەوە دەبێتن تۆ بچێ ناو پەیوەندی نێودەوڵەتەکان بە جۆرەی ڕێکەوتنامی مۆنتیڤیدیۆی ساڵی 1936 چوار مەرجیداناوە بۆ ئەوی تۆ دەوڵەت دروست بکەی ئەمانش یەکەمیانەوەیە گەلت هەبێت خاکت هەبێت دەسەڵاتی سیاسی هەبێت توانای ئەوە تەبی بچێ ناو پەیوەندی نێودەوڵەتەکان لە غیابی ئەوەی کە وڵاتان دانت پێدانێن ئەو کاتە تۆ توانای ئەوە نابێت بچێ ناو پەیوەندی نێودەوڵەتەکان. دکتۆر خامۆش با لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان باسکەین بەبێ بڕیارێکی پەرلەمانی هەرێم ئەنجامدانی ریفراندۆم تا چەندێکی یاسایی دەبێت خۆی ئەمە یەک لە گرفتە سەرچەکانی ئەو ریفراندۆمی کە لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت لەبەر ئەوەی خۆتان دەزان پەرلەمان کارانی ئێستا و ئەنجامدانی ریفراندۆمیش پێویستی بە دەرکردنی یاسایەکە سەرەتا ئەو پرسیارە دێتە ئاراوە ئایا ئەو یاسایە کە پێویستە بۆ ڕێخستنی ریفراندۆمەکە کام پەرلەمان دەرکات ئایا پەرلەمانی هەرێمی کوردستان یاساکە دەردەکات یاخود پەرلەمانی عێراق ئەو یاسایە دەردەکات چونکە خۆتان دەزانن کۆمەڵێک بابەت هەیە ئەم بابەتانە بەغێری یاسانە بێ ناتوانین بە هیچ شێوەیەک لە شێوەکان ڕێک بکرێت یەکەمیان ئەوەیە چێ دەسەڵاتی ئەوەیە هەیە و بابەتە بخاتە ریفراندۆم ئەوانەی کە مافی دەنگدانێن ئەو ناوچە جوگرافیە کە ریفراندۆمەکەی تێدا ئەنجام دەدرێت ئەو پرسیارێک کە ئاراستی دەنگدەران دەکرێت و ڕێژەی بەشداربوون دەبێت چەند بێت ڕێژەی سەرکەوتنی ریفراندۆمەکە دەبێت چەند بێت و ئەو کۆمیسیۆنە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکە ریفراندۆمەکە دەکات دەبێت چند کام کۆمیسیۆن بێت هەموو ئەو پرسیارانە دەبێت لە ناو یاسایەک ڕێکرێت ئەم یاسایش بە جۆرەی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە دەسەڵاتی حەسری پەرلەمانی کوردستانە کە بەداخەوە ئێستا کارانیە. دکتۆر خامۆش مادەم ئەو هەموو گومانە لەسەر ڕیفراندۆمی هەرێمی کوردستان کە بڕیار داوە بکرێ و سەرۆکی هەرێم و کاربەدەستانی هەرێم دەڵێن تەواو ئەو بڕیاری کۆتاییە و گەڕانەوە نییە ئەگەر ئەو ناکۆکیە لەسەر بێ و وا پێشبینیش دەکرێت کە وەکو بڵێن ئەنجومەنی یان کۆمەلگای نوێنێتەوەیی دان پێنانێتن فەرقی چی دەبێت لەگەڵ ئەو ریفراندۆمەی کە لە ساڵی 2005 کرا ئەم پرسیارە زۆر بەجێە لە ڕاستیدا ئەو ریفراندۆم ئەگەر بەو شێوازەی ئێستا بکرێت بەو کۆمەڵی یاساییانە و بەوەی کە جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا نەکراوە لەگەڵ ناوەند نەکراوە ئەم ریفراندۆمە هەموو ئاماژەکان ئەومان بۆ دەخوێنێتەوە کە ریفراندۆمێکی ڕاوێژکاری دەبێت واتە بەهایەکی یاسایی ئەو تۆی نابێت هاوشێوەی ئەوە ئەمە لە کۆسۆڤۆ لە ساڵی 1990 ریفراندۆمێکی ڕاوێژکاری بۆ سەربەخۆی ئەو هەرێمەکرا لە ساڵی 2015 لە هەرێمی کەتەلۆنیا ریفراندۆمێکی ڕاوێژکاری کرا بەڵام ئەم ریفراندۆمانە بەهای یاساییان نیە دەکرێت وەکو کارتێکی فشار بە کۆمەلگەی نێودەوڵەتی و بە ناوەند پیشان بدرێت کە ئەمە خواستی هەرێمی کوردستانە کە دەوێت جیاب بێتەوە لە عێراق و بێتە دەوڵەتێکی سەربەخۆ. دکتۆر خامۆش عومەر شارەزای یاسای نێونەتەوەی زۆر سوپاس. سپاس بۆی ئەوش.